یاری کۆتایی خولی فێرگەکانی کوردستان بەڕێوەچوو لە نێوان هەردوو فێرگەی یاسۆی هەڵەبجە و چیای سلێمانی و چیای سلێمانیش بە 2 گۆڵی بێوەڵام یارێکی بردەوە بووە پاڵەوان. یاری کۆتایی خولی فێرگەکانی کوردستان بەڕێوە دەچێت. یاریەکە لە نێوان هەردوو فێرگەی یاسۆی هەڵەبجە و چیای سلێمانی ئەنجام دەدرێت. تایمی یەکەم یاریەکە هەردوو لە بەهێرشبردن بۆ سەر گۆڵی یەکتر دەستی پێکرد. چیای سلێمانی باشتر دەبینران لە دوای چەندین هەلی گۆڵکردن بۆ هەردوو تیپ، بەڵام تایمی یەکەمی یاریەکە بێ گۆڵ کۆتاییات. تایمی دووەمی یاریەکە دەستی پێکرد و هێرشەکان چڕ دەبوونەوە و زیاتر دەبوون. هەردوو تیپ دەیانویست گۆڵی پێشکەوتن و بردنەوە تۆمار بکەن. چیای سلێمانی لە خولەکی 42 توانی لە ڕێگەی یاریزان لانکۆئاریان گۆڵی یەکەم تۆمار بکات. لە دوای تۆمارکردنی گۆڵی یەکەمی چیای سلێمانی، یاریزانانی یاسۆی هەڵەبجە بێوەڵام نەبوون لە پاش چەنەلێکی گۆڵکردن، بەڵام گۆڵی چیای سلێمانی بە خاوێنی و بێ گۆڵ مایەوە. چیای سلێمانی دەیویست گۆڵی سەلامەتی و بەرزکردنەوەی نازناوەکە تۆمار بکات. لە خولەکی 49 یاریزان هەڵوێست بێستون بە لێدانێکی سەر گۆڵی دووەم و پێشکەوتنی تیپەکەی تۆمار کرد و بەو ئەنجامەش یاریەکە لە بەرژەوەندی فێرگەی سلێمانی کۆتاییات و توانی ببێتە پاڵەوانی خولی فێرگەکانی کوردستان و نازناوەکە بەرز بکاتەوە. زۆر یاریێکی پڕ شەوق و زۆق بوو، توانیمان سەرکەوین بە سەریانە، بەڵام ئەوانیش برای ئێمەن. هەڵەبجە شارێکی خۆشەویست و دێرینە لای ئێمە، دەستخۆشی لەوانی شەکەین، دەستخۆشی لێچێتی تۆپی پێ کوردستان شەکەین. ئەمێ باشترین یاریزانی کوردستان بۆ نایابەکانی کوردستان و سەرکەوم بۆ دەرەجەیشی عێراق. خولێکی خۆش بوو، تیپەکان زۆر بوون و هەمویان بە ئەحترام و بە ئوسوڵ بوون. باشترین یاریزانی جیهان، حتا توانم هەڵەدەم. لە خولی فێرگەکانی کوردستان 68 فێرگە پاڵاوتنیان ئەنجامدا. سەرپەرشتیاری خولی فێرگەکان لە یەکێتی ناوەندی تۆپی پێی کوردستان دەڵێت خولەکە بە سەرکەوتووی کۆتاییات و ساڵانی ئایندا بە شێوازێکی باشتر ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی یاریەکانی فێرگەکانی کوردستان دەکەن. زۆر یاریزانی بەهرەمەندی تیا بوو، هەموو یانەکان لەمە پاش ئەتوانن ئیسفادە سوود وەرگرن لەو یاریزانە بەهرەمەندانە، گرنگیان پێبن، چونکە ئەوانە بەڕاستی ئەبنە بەردی بناغە لە داهاتووە بۆ یانەکانی کوردستان. بەوتەی شارەزایانی بواری تۆپی پێ، فێرگەکانی کوردستان ناوەندێکی باشن بۆ دروستکردن و پێگەیاندنی یاریزانی باش و لێهاتوو، و یاریزانە لاوەکانیش دەڵێن دەیانەوێت لە داهاتوودا ببنە یاریزانێکی ناوداری کوردستان و بتوانن لە سەراستی عێراق لە یانە نایابەکان یاری بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.